خەزورێک لەلایەن زاواکەیەوە لە بەردەم سەرۆکایەتی دادگای هەڵچوونەوەی هەولێر درایە بەر دەستڕێژی گولە و دەست بەجێ گیانی لەدەستدا. سڵاوتان لێبێت، ئەحمەد مەلا جەمالم لە بەردەم سەرۆکایەتی دادگای هەڵچوونەوەی هەولێر وردەکاری تەواو لەسەر ڕووداوی تاقیکردنەکەی ئەمڕۆی بەردەم دادگاکەتان بۆ دەخەمەڕوو. دیارە دروست دوو کاتژمێر لەمەوبەر بەهۆی ڕووداوێکی تاقیکردنەوە لە بەردەم دادگای هەڵچوونەوەی هەولێر خەزورێک لەلایەن زاواکەیەوە دەکوژرێت. اینجا بوتان باز دەکەم ڕووداوەکە چۆنی بووە. دیارە ئەم ڕووداوەی کە ئەمڕۆ ڕوویداوە پاشخانێکی کۆنی هەبووە. ئەم کێشەیە دەگەڕێتەوە بۆ کێشەیەکی کۆنی کۆمەلایەتی کە ڕێک 2 ساڵ لەمەوبەر هاوسەری کەسی بکوش کە لە ڕووداوەکەی ئەمڕۆدا خەزوری کوشتبوو خۆی سووتاندووە. کەیسەکەیان هێنراوەتە دادگا. ئەمڕۆ دانیشتنی دادگا لەسەر کەیسەکە بەڕێوە چووە دوای کۆتایی هاتنی دانیشتنی دادگا لە کاتی هاتنە دەرەوەیان لە سەرۆکایەتی دادگای هەڵچوونەوەی هەولێر دروست لەم شوێنەی کە منی لێم و لە تەنیشت ئەو بینانوەیە کە ئێستا بۆ سندیکای پارێزەرانی کوردستان دروست کراوە لە نێو ئۆتۆمبیلێکەوە دەستڕێژی گولە لە خەزوری دەکاتن و هەر لێرە گیان لەدەستدات. بەپێی زانیاریەکانی پایتەخت میدیا کەسی بکوژ دوای ئەوەی کە تەقەی کردووە بەرەو شوێنێکی نادیار هەڵهاتووە لە ئێستادا تیمەکانی پۆلیس یاخود پۆلیسی هەولێر بە دوای کەسی تۆمەتباردا دەگەڕێت بۆ ئەوەی دەستگیری بکات. ئەو کەسەشی کە گیانی لەدەستداوە کە دەکاتە خەزوری بکوش تەرمەکەی گوازراوەتەوە بۆ پزیشکی دادی لە شاری هەولێر. هەر بەپێی ئەو زانیاریانە کە ئێمە بەدەستمان خستووە دیارە کەسی بکوش تەمەنی نزیکەی 30 ساڵێک دەبێت و ئەو کەسەشی کە کوژراوە واتە خەزوری بکوش تەمەنی 6 ساڵە کە لە ئێستادا تەرمەکەی لە پزیشکی دادیە لە شاری هەولێر پەراوی لێکۆلینەوە بۆ برێن ڕووداوەکە بۆ ئەم کارەساتەی کە ئەمڕۆ ڕوویدا کراوەتەوە و پۆلیس بە دوای بکەرەکەیدا دەگەڕێتن و دەیەوێت کەسی بکوش دەستگیر بکات.